بەڵێ چییە ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەوتۆیە گرتوەکان داوایەکی بەریتانیای قوبول کردووە کە پێشنیاری ئەوەی کردووە ئاگربەستێکی گیانی ڕابگەیەنرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە هەروە فریاکەوتنی ئەو خەڵکانەیە ئەو خەڵکە مەدەنی کە لە ناوچە جێناوکەکەکاندا بێبەشن لە ئەو خزمەت گوزاریانەیان لە کوتان بۆ ئەوەی کە تیمە تەندروستیەکان بتوانن بگەنە ئەو ناوچانە و ئەو هاوڵاتیانە کە ژمارەیان بە 160 ملیۆن کەس مەزەندە دەکرێت بکوترێن لە پێشنیارەکەدا هاتووە لە پێناو ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەروەها پشوویەکی مرۆیی درێژخایەن کە هەموو ئەو ململانی سەربازیانەی کە لەم کاتەدا لە جیهاندا لە ئارادای هەمووی وەلاوە بنرێت بۆ ئەوەی کە بتوانرێت خزمەت گوزاری بگەێنرێتە سەرجەم ئەو ناوچانەیە ئەو خەڵکانی کە لە ناوچەکاندا نیشتەجێن و بەهۆی بوونی جەنگ و ململانی خوێناویەوە ناتوانن تیمەتە دروستەکان بچن و هاوڵاتیەکان بکوتن. بەپێی ئەو 15 ئەندامەی ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتۆیەگرتوەکان بە یەک دەنگ سەرجەمیان داواکەیان قبول کردو و داوایەکیان ئاراستەی وڵاتانی جیهان کردووە کە شەڕ و ململانی سەربازیەکان وەلاوە بنێن و هەروەها لە هەمان کاتیشدا ئاماژە بەوە دەکەن کە وەستاندنی ئەم هەموو شەڕ و ململانی خوێناوی کە لە جیهاندا هەیە پێویستی بە هەوڵی دیبلۆماسی گەورە هەیە و پێویستە کە نەتۆیەگرتوەکان ڕۆڵی خۆی بجێڕێت بۆ ئەوەی کە بتوانێت سەرجەم ئەو ململانیانە یەکلایی بکاتەوە. لە ئێستادا لە زۆربەی وڵاتانی عەرەبیدا بەتایبەتی لە یەمەن و لە لیبیا و هەروەها لە سووریا و هەروەها لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاش لە مەندەنا و هەروەها لە ئوکرانیا و چەند ناوچەیەکی تری گیان لە وڵاتانی ئەفریقادا بە هەمان شێوە شەڕ و چەکداری ململانی هەیە بەڵام ئێستا هەوڵی نەتۆیەگرتوەکان بۆ ئاراستەدایە کە بتوانێت لە ڕێی کاری دیبلۆماسییان لە ڕێی هەوڵی دیبلۆماسی ئەو ململانیانە کۆتایی پێبێنێت. ئەمە زانیاریەکانە